شەشمانێک پێشەوەی بێمە ئێرە هەستمە کرد کاتێککە بە ڕێگای ڕۆمیان ئیشێک ئەەکەم هیلاک ئەبووم هەستمە کرد کە هەناسەم تو نەبوو نینۆکم ڕۆنی ئەگۆڕا بەرەمۆر و شین ئەبوو ئەمەی کە بینیتان چیرۆکی ئەو چارەخوازە بوو کە پێش نزیکەی ساڵە سەدانی کردین گرفتێک لە سیەکۆندامی هەناسە و سیەکانی هەبوو ئەویش بریتە لە بوونی کلسی کالیسیۆم هەزاران کلسی کالیسیۆم بە شێوەی دەنکە زەنگیانە لە سیەکانە نیشتووە ئەمە وێنەی تیشکی ئەو چارەخوازەمان بوو کە لە سەرەتای ساڵی 2024 سەردانی کردوین سەرەتا لە دەرەکەوێت لە وێنەی تیشکی ئاسایی سیەکانە کە هەزارەها دەنکۆڵی زەنگیانە بە شێوەی کلس دەرەکەوێت پاشانی لە شعی تەنوریە کە بۆ مانگەتەوە لە بەشی خواروی سیەکانی زۆرترین بەرکەوتنی هەیە کە بۆتە هەوەی ویسیەکانی جۆرێک لە وشکبوون و نەتوانێت هەناسەوەک پێویست بە. کێشی سەرەکی ئەم جۆرە نەخۆشیە ئەوەیە کە ئەم کەسە لە کاتی گرتنی پەتا یاخود هەوکردنی سیەکانیا زۆربەی کات پێویستی بە داخلبوون و خەسەخانە و بە شێوەیەکی زۆر زەحمەت و بە مەترسیداری لێی نەجاتی ئەبێت. بۆ ئەم پێویستەکە ئەم کەسانە ئەگەر بکرێ لە ڕێی زەرعکردنی سیەکانیان و نەجاتیان بێت لەم حاڵەتە. ئەم نەخۆشیێکی دەگمەنە لە هەموو جیهاندا نزیکی 1200 کەس ڕیکۆرد کراوە هۆکاری سەرەکی بۆ ماوەیە کە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دایک و باوکی نەخۆشەکە خزمن لە ڕێوە ئەم جینانە ئەم هۆرمۆنانە گوازنەوە و یەکێک لە نەوەکانیان تووشی ئەم گرفتە ئەبێ. لە نیشانە سەرەکیەکانی ئەم نەخۆشە بریتە وەک چارەخوازەکە باسی کرد بریتە لەوەی کە لە کاتی ڕۆشنە تەنگە نەفەزە بێ بە بێەوەی کەسەکە پێشتر هیچ حساسیەتی و ڕەبۆیەکی هەبوو بێ پاشانیش پەنجەکانی دەست و پەنجەکانی قاچی شینە بێتەوە واتە نسبەتی ئۆکسیجین کەمێ بێتەوە کاتێکیش کە فاسی ئۆکسیجینیان بۆەکەین سیرەکەن لە ڕێژەی ئاسایی کەمترە کە لە 94 لە کەسی ئاساییە. دوای پشکنین و فحسی وەرگرتنی بەشێک لە سیەکانی بۆ پشکنی نیشانەی دەرکەوت کە ئەم توش بە بەداخۆ تووشی ئەم جۆرە نەخۆشە دەگمەنە بووە. بۆیە چارەسەرەکانیش بە گوێرەی ئەوەی کە هەیە لە زۆربەی تێکستە توبیەکان باز لەوە ئەکرێکە لەوە چێ ئیسفادە لە حەبی کۆرتیزۆم کە کام نەخۆشە ئێستا هەر بەکاری هێنێ چارەسەری ئەساسیەکەی بەداخەوە ئەوەیە کە بێ کەسەکە زەرعی سیەکانی بکە کە لە هەندێک لە وڵاتانی پێشکەوتووە هەیە بە نمونە هندستان و وڵاتانی ڕۆژاوە بەداخەوە لە ناوچەکە و لە کوردستان و عێراقدا ئەو جۆرە چارەسەرەمان نییە. سمارت وەرچەرخانە